دوکانەکەمان هەڕاز کرد پارچەی 1000 و 2000. لە ئێستادا ڕۆژانە لە وڵاتانی ئەوروپی جلوبەرگی بەکارهاتوو لە ژێرناوی بالای ئەوروپی هاوردەی هەرێمی کوردستاندا دەکرێت و لە زۆربەی شار و شارەکانی کوردستانیش بازاری لەنگە بوونی هەیە. ئێمە لە هاوڵاتیان دەپرسین ئاتا چەند سەردانی بازاری لەنگە دەکەن و جلوبەرگی بەکارهاتوو بەکاردەهێنن. بینەرمان زیاتر بڵین وڵاتە ئەوروپیەکانن زیاد کۆری تێدایە، سەنگافوری تێدایە، ئەڵمانی تێدایە، زۆربەی وڵاتەکانی تێدایە. سەرەتا نرخەکانیان باشتر بەڵام ئێستا هەم بۆتە کیلۆ لەوێ کردویانتە کیلۆ زۆر لە سەمەکەوتوەستا. خەڵک وای لێ هاتووە دەبێ بێلەنگەی بکڕێ لە مۆڵانی خوارێ پارچەیەکە کە جارێک بیشۆی تێک دەچێ بەڵام بە 30,000 40,000 25,000 لێرە بە 5,000 دەیکڕێ و سەبڕۆکەراسێکی دەکڕی لە بازاڕی بە 25,000 بە 30,000 تا مەسەنەن 10,000 12,000 یعنی نیوە لە نیوەی لایلۆنا. لەنگە تەبعاً بەتایبەتی ئەو کراس و بەعضەش پێداویستی ئینسانە یعنی شتی لەنگەی تەبعاً کوالێتی یەکەم تۆڵێک بەرزترە لایلۆناتی کەمترە ئەمن کەمتر بە حقەت دێن بەڵام ینی زۆرشم عەڵ لە شتی لەنگەی بە حقەت شتێکی تایبەتە ئەوانەی کە دێن لە ئەوروپا ڕشتێکی تایبەتە بە حقەت ینی کوالێتی بەرزترە و پارچەکەشی باشترە. تا چەند نرخەکانی گونجاوە لەگەڵ بۆ هاوڵاتیان و تا چەند ئەم قەیرانی دارایی وای کردووە هاوڵاتیان سەردانی لەنگە بکەن پێداویستەکان بکڕن. جاخۆ برا وەڵاهی ئێستا بڕۆکەراسێکی دەکڕی لە بازاڕی بە 25,000 بە 30,000 تا مەسەنەن 10,000 12,000 یعنی نیوە لە نیوەی لایلۆنا یعنی وەڵا سیارەکانی گونجاون و ئومێدەوارم ئەو سەعات دووگارێکە لەکردی شی خاتربار بگری. من ماوەیەکی زۆرە لەنگە فرۆشم لە ساڵی 1994ەوە لەنگە فرۆشم وابزانام 25 ساڵ 26 ساڵ دەکا هاوڵاتیان زۆر جلوبەرگی لەنگە دەکڕن بەردەوام خەڵک سەردانی لەنگە دەکات چکە هەم جلوبەرگەکەی کوالێتیەکەی باشە هەم هەرزانیشە. دیارە جلوبەرگی لەنگەی ڕۆڵی کاریگەری هەیە لە بەردوو هۆکار هەم یەکەشانوێت کە کوالیتی بەرزە هەموو شتێکەکەی پۆڵۆیە هەمووی ئەوروپیە هەمووی کۆتۆنە ئەمە خاڵەشان خاڵی تریشانەوەیە کە بەڕاستی بۆ خۆی هەرزانە تۆ تەماشا دەکەی سا لەو بازارە لەو مۆڵانی خوارێ پارچەیەکە کە جارێک بیشۆی تێک دەچێ بەڵام بە 30,000 40,000 25,000 لێرە بە 5,000 دەیکڕێ و ئەگەر 5 ساڵیش لەبەریکە هیچی لێ نایەت. دیارە لەناو بازاری لەنگەی ڕانیا هاوڵاتێکی زۆر سەردانی ئێرە دەکا بە مەبەستی کڕینی جلوبەرگ یاخود ئەو پێداویستانی کە لێرەدا هەیە یەکێک لەو هاوڵاتیانە کە هاتوو ئێرە داژیان سڵاو لێبێت بەڕێستان ئێوە بەردەوام سەردانی لەنگەی ڕانێ دەکات تا چەند ئەو شتانەی ئێوە تان هەیە لێرە دەست دەکەوێت. بەڵێ وەڵایی ینی خەڵک وای لێ هاتووە دەبێ بێلەنگەی بکڕێ ڕاستیەکەی بژێوی ژیانی خەڵک هەتا بڵی خراپە هەتا بڵێ بژێوی ژیانی خەڵک خراپە دەبێت لەنگەی بکڕێ وڵی لەنگەکەش خۆی باشە خەڵک یعنی لێ ڕازی من وەکو خۆم لێ ڕازیم ڕاستیەکەی سەردانی بەڵێ هەروەتی ئەو لەنگە هەیە سەردانی یەکەم خۆی شتەکانیشی جوانن شتەکانی تاکە ڕاستیەکەی خەڵک وەکو چێ قەمیسێک بکڕێەوە 15,000 دێ لێر بە 5,000 دەیکڕێ. فیزیکەی دوو دەکەی بۆ سێ دەکەوێت دەکەنی فڕۆشی بە پێنجی بەڵام سەمە هەمومان هەڕاست کردو بازات ناوی لەنگە وەکو لەنگەمە لە 2009 لەنگە فرۆشم بە پێی کوالێتەکە ینی کوالێتی لەنگەکانی وەکو بڵێن باریتانی هەیە کەنەدی هەیە ئوسترالی هەیە هیندی هەیە ئەو مارکانە هەیە باشە خەڵکە ڕووتی دەکات بەڵام بەحام خەڵکە ئێستا بەهۆ دەهۆی دەزانی بۆهی ئابووری داری بۆ خۆ نازانین بازار زەعیفە لەگەڵ هاتنی قەیرانی دارایی هاوڵاتیان ڕۆ زۆر وەتا بە بازار و ڕەشەمەیە دەبە شەمان بازار گەرم بە ئەو هیچەوە ساعت چەندە ئەوە ساعت 5 هیچ شتێکی وانە چه فەسڵێک هاوڵاتیان زیاتر فەسڵەکان بە زیاتی پاییزان فەسڵی پاییزان زۆر باشە 3-4 مانگە پاییزان زۆر باشە جلوبەرگەکان گونجاو یاخود تا چەند نرخەکانی گونجاو هاوڵاتیان سەردانی ئێوە دەکەن سەرەتا نرخەکانیان باشتر بەڵام ئێستا هەم بۆتە کیلۆ
لەوێ کردویانتە کیلۆ زۆر لە سەمە کەوتوەستا هەنی دۆلار لە سەمە دەکەوێت دۆلارەکە زۆر پشتی مشکاندەوە سە پارچێکی تو بالێکی دەشکێنی 4-5 وەرەقەی پێدەی 3 وەرەقەی پێدەی 2 وەرەقەی پێدەی یعنی 100 پارچێتیانی 80 پارچێتیانە تو بەدڵی خۆت بیاڵی لێ بیفرۆشی